سڵاوێکی گەرم لەم ڕۆژە ساردا هیوادارم کە ڕۆژێکی پڕ لەوزە، ڕۆژێکی جوان، ڕۆژێکی پڕ لە خۆشیتان هەبێت. ئەمڕۆ کەشوهەواکەی سارد بوو. هیوادارم کە زۆر ئاگاداری تەندروستی خۆتان بن بە تایبەتی ئەو کەسانی کە ئێستا بینەری ئێمەن و کاتی دەوامیان هەیە و دەچنە دەرەوەی ماڵ، ئاگاداری تەندروستی خۆتان ببن بۆ ئەوی کە پەتای وەرزیتان توش نەبێت و دوان خوا نەخواستە بگۆڕێت بۆ ڤایرۆسی کۆرۆنا و پەتاکەتان لێ سەخت ببێت. لە یەکی نەکەنەوە کە کامیانە. بۆ هیوایە کە هەمیشە تەندروست و لەش ساغ بن. ئەم بەیانیەش سۆڤان لەگەڵتانە. هیوادارم کە لە بەیانی 24ێکی دیکە کە ئەم بەیانیەیە جوانترین کاتەکانتان بۆ بنەخشێن. با بەم بابەتە دەست پێ بکەم کە شۆفێرێکی تاکسی لە ئەنقەرە باخچەیەکی بچووکی لەناو ئۆتۆمبیلەکەی دروست کردووە و بە گوێرەی وەرزیش بەرهەم و گوڵەکانی باخچەکە دەگۆڕێت. ئەمە لە بەیانی 24 بینەریە. یەخوا هەمیشە سەلامەت بن ئێوە، بەڵام ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی ئایدزە. دوای دەیان ساڵ لە دۆزینەوەی ڤایرۆسی ئایدز توشبوونی زیاتر لە 37 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهان بە ڤایرۆسەکە تاوەکو ئێستا ڤاکسینێک یان چارەسەرێک لە ئەو نەخۆشیە پەیدا نەکراوەوە بەرهەمیش نەهێنرا. لە ڕۆمانیا بۆ پێدانی دەرفەتێکی نوێ بۆ ژیان، زیندانیکراوەکان سزادراوان ئەوانەی کە سزادراون دەبنە شانۆکار، واتە ڕوویەکی دیکەی ئەوانەی کە سزادراون بە هونەری دەردەخرێت و دەرفەتیان پێدرێت. هەر پیشەیەکت هەبێ ئەتوانی تۆ ببی بە ژمارە لەو پیشەیە، وا بکەی کە تۆ کەس تۆ باشتر نەبێت لەو پیشەیە، یان بە شێوازێک داهێنان بکەی لەناو پیشەیە بۆی کە هەم بە خۆت چێژ بگەینی و هەم بۆ کەسانی کە خزمەت دەگەین و دەبێن بە مشتری تۆ یاخود بەردەوام دێن سەردانی تۆکەن. جا شۆفێرێکی تەکسی لە ئەنقەرە بە شێوەیەکی زۆر جیاواز پێشوازی لەسەر نشینەکان دەکات. ڕۆژانە دەیانگوازێتەوە و لەگەڵەوەشە کە دەیانگوازێتەوە بەخچەیەکی بچووکی گەڕۆکی لەنێو تەکسیەکەی دروست کردووە سەرنجی و کەسانە ڕاکێشێت کە ڕۆژانە ئەیبینن. شۆفەرەکە ناوی فەیسەڵە، تەمەنی 75 ساڵە، ماوەی 24 ساڵیشە کاری شۆفێری تاکسیەکات و لە ئەنقەرە بەردەوام خەریکی گواستنەوەی هاوڵاتیانە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە، بەڵام بەو جیاوازیەکە لەگەڵیا بەخچێکی بچووکی پێەیە و تا کەسەکە ئەگاتە شوێنەکە ئەو بینەری و باخچە جوانە بێت و ئەو جیاوازیە بینێت. ئێرە نەگوڵخانەیە و نەماڵ، بەڵکو تاکسیمان فەیسەڵە، ئەو تەمەنی 75 ساڵانە و 24 ساڵیشە شۆفێری تاکسیە. ماوەی 10 ساڵە باخچەیەکی بچووکی لە ناو تاکسیەکەی دروست کردووە و ویستویەتی ژینگەیەکی ئارام بۆ سەرنشینەکانی dروست بکات. Seraya gittik, çiçek serasına. Serada gezerken ڕۆژێکی چوم سەرایە و من لە وێ دەرێ گولەکە بچووک دیت. دەما کو من ئەف گول دیت من هەلدا دەستێ خۆ و من ئەو کڕی و دانی وەسایتا خۆدا. پشتە من گوت ئەزێ چاوا بکارم وێ گولێ دە وەسایتا خۆدا خودی بکەم. من دە ئیسکانە ئاوێدا پێشی ئەف گول خودی کرد. پشتە دەما ئەف گول مەزم بوو من دە وەسایتا خۆدا ئەف سیستەماوا کرد. ئەف سیستەما کو هون دبینن من بە دەستێ خۆ چێکریە. ji ber ku ez hosteyê kaporteyê bûm û yekser ev fikir hat eşê min û min çêkir. 10 ساڵ پێش مامفەیسەڵ گوڵێکی بچووک دەکرێت بە 1 لیرەی تورکی و لە ناو تاکسیەکەیدا دایدەنێت. کاتێک دەبینێت خەڵک پێشوازی لێ دەکەن بە دەستی خۆی شوێنێکی تایبەت دروست دەکات بۆ دانانی گوڵەکانی. ڕۆژانەیش بۆ ماوەیەک دەیانهێنێتە دەرەوە و ئاویان پێدەدات. بە پێی وەرزەکانیش گوڵەکانی دەگۆڕێت. لە بەهاریشدا دەتوانی لە ناو تاکسیەکەی مامفەیسەڵ تەماتە و خەیار و بیبەریش ببینیت. her mevsim değiştiriyorum. Mesela Li gorî her demsalê ez di wesayta xwe de gul û çîçekan xwedî dikim. Sal 12 meh 4 demsal gulê min di vê wesaytê de qet kêm nabin. Kesên ku tên wesayta min swar dibin, kêfxweş dibin. Şad û aram dibin. Şad û arambûna wan min zêdetir kêfxweş dike. Hêz û qeweta zêde dide min. Ev tişta ku ez dikim dibe sedem ku ez zêdetir bi eşq karê xwe bikim.
فەیساڵ کەسێکی لە بەردڵانە و لە کاتی کارکردنیش جلوبەرگی فەرمی و کڵاوێک لەبەر دەکات. کاتێک لە ناو تاکسیە پڕ لە گوڵەکەی دادەنیشیت کە سەیری دەکەی ئەڵەی تازە زاوایە. لەگەڵمان فەیساڵ گەشتێکمان بەنێ و چەند شەقامێکی ئەنقەرەدا کرد و شەقام و شوێنە گشتیەکانی پێناساندین و باسی لە میوان دۆستی خۆیان دەکرد. دەڵێ ژیان تەنیا بریتی نییە لە ناخۆشی و نەهامەتیەکانی، بەڵکو بە گۆڕانکاری بچووکیش دەتوانی ژیانت بگۆڕی. ماوەی 10 ساڵەکەمان فەیساڵ ئەم بەخچە بچووکەی لە ناو تاکسیەکەیدا دروست کردووە و بەم بیرۆکە جوانەیش مشتریەکانی خۆی دڵخۆش دەکا بە جۆرێک کە لە تەواوی ئەنکارەدا خەڵکمان فەیساڵ دەناسێ و باسی خۆی و تاکسیەکەی و بەخچەکەی دەکەن. ئەفسانە شام محەممەدی، کوردستان 24 ئەنکارە. بەڵێ بینیتان کە چۆن دەتوانی بەو کار و پیشەیە کە هەتا ببیتە کەسێک کە ناوبانگێکی تایبەتی خۆتتە بێت، جا بە هەر جۆرێک بێت، بەڵام بە شێوەیەکە خەڵک دڵخۆش بکەیت. مەبەستم لە هەر جۆرێک ئەوەیە کە خەڵک ئاسوودە بن لەگەڵتا. دێنە سەر بابەتێک کە ئەمەوێ قسەی لەسەر بکەین، ئەویش هەراسانکردنی ئەلکترۆنی و تاوانی سایبەریە و کە بۆتە کێشەیەک بە تایبەت لە نێو خێزانی کوردی ڕوبەڕووی مناڵانی شەبێتەوە. هۆکارەکەشی بۆ کەمی ڕۆشنگەری ئەلکترۆنیە گەڕێتەوە. بەرپرسی ڕێکخراوی ئینتەرنێت و کۆمپیوتەری کوردستان ئەڵێ پێویستە هۆشیاری ئەلکترۆنی لای دایکان و باوکان هەبێت و هێڵی ئینتەرنێتی خێزانیش بەکاربهێنرێت. جا لەم بابەتە بینەری کۆمەڵێ بابەت کۆمەڵشتە بین کە بۆی کە لەسەر بابەتەکەمان زیاتر قسە بکەینەوە میوانی شەمە بێت دوای ئەم راپۆرتە گەڕێمەوەلات. وردەکاری هەراسانکردنی ئەلکترۆنیمان بۆ باس دەکات. چۆنەتی پاراستنی منداڵەکان لە هەراسانکردنی ئەلکترۆنی و تاوانی سایبەر دەخاتە ڕوو کە ئێستا بووەتە ئەو مەترسیەی لە نێو هەموو ماڵێکدا هەیە. سایبەر سکیوریتی لەم دقەیە بۆ هۆشداریکی زۆر گرنگە بۆ لەلایەن دایک و باوکان و ئاگاداری مناڵەکانیان بن کە چۆن سکیوریتی ئەم ئامێرە ئەلکترۆنیانە لای مناڵەکانیان بپارێزن. بە تایبەتی ئێستا ئێمە کەوتینەتە کۆمەڵگایەکەوە، کەوتینەتە جیانێکی ئینتەرنێتەوە لە پڕ کەوتینە جیانێکەوە ئینتەرنێتمان بۆ داوەزی. ئاگداری هیچ شتێک نەبووین، ئاگداری و زانیاریانە نەبووین کە لە ئینتەرنێت چیتایە، ڕێگاکانی خۆپاراستنی، ڕێگاکانی ئەم مناڵە تووشی کێشە و مەشاکیل نەبێت لەسەری. ئێمە سەرەتا بۆ سایبەر سکیوریتی ئەبێ هۆشدارەکە لە دایک و باوکەوە دەست پێ بکات، لە تۆپەوە بگەڕێتەوە بۆ بەشەکانی تری. دایک و باوکەکە ئاگداری منداڵەکەی بێ کە چۆن تووشی کێشە و مەشاکیلی مۆبایل نەبێ و ئایپاد نەبێ و ئەم شتانە نەبێ. هەراسانکردنی ئەلکترۆنی یەکێکە لەو مەترسیە گەورانەی بەکارهێنەرانی ئینتەرنێت و ئامێرە زیرەکەکان. بەکارهێنەر دەربارەی ئەمنیەتی زانیاریەکان خاوەنی هیچ زانیاریەک نییە، چجا لە کۆمەڵگەیەکی وەکو ئێمەدا بەهۆی دابوو نەریتەوە کەم زانیاری لەسرە و پرسە. لەبەرەوە کێشەکانی ئینتەرنێتی بەرەو زیاد بوونا، ئەویش بەهۆی قۆستنەوەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن بەکارهێنەرانی ئامێرە ئەلکترۆنیەکان و هەراسانکردنی خاوەنەکانیان بەمەبەست. منداڵانیش زیاتر بە ئامانجگیراوی ئەو بەکارهێنەرانن. بەرپرسی ڕێکخراوی ئینتەرنێت و کۆمپیوتەری کوردستان دەڵێت پێویستە هۆشیاری ئەلکترۆنی لەلایەن دایکان و باوکان هەبێت و هێڵی ئینتەرنێتی خێزانی لە نێو ماڵاندا بەکار بهێنرێت. پێویستە دایکان و باوکان ئەو شیاریان هەبێ کە هەموو کۆمپانیەکانی تەکنەلۆجیا فلتەریان هەیە بۆ مناڵ خزمەتگوزاری تایبەتیان هەیە. بەنسبەت سێکوریتیشەوە دایکان و باوکان خۆیان نەتوان ئەو سیکوریتیە دابنن، ئەویش بەوەی کە بەشی ئەپلیکیشن لە مۆبایلەکان و ئایپادەکان بشارنەوە یاخود دەتوانن بەشداری لەو هێڵانەیە بکەن. ئیسە زۆربەی هێڵەکان حەزاکەم ناوەکان بێنم هێڵی فامیلیان هەیە. لەگەڵ گەشە پێدانی تەکنەلۆژیای خێرا کە بە زۆربەی وڵاتانی جیهان کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ڕۆژئاوایی پێگەیشتون، هەر کەسێک لە ماڵەوە دانیشتووە دەتوانێت ئەو شتەی دەیەوێت بەدەستی بهێنێت، ئەویش لە ڕێگای یەک کلیک یان پەنجە پێوەنانی هێماوە. ئێمە دەتوانین بە سەدان ماڵپەڕی هەواڵ بە هەزاران فرۆشگەی ئەلکترۆنی
چەندین ماڵپەڕی دیکەی تۆڕی کۆمەڵایەتی کەوا لەلایەن گەنجانەوە لە کۆنەوە بەکاردەبرێن بگەڕێن. بۆیە تەنها هۆشیاری ئەلیکترۆنی ڕێگەیەکی بەردەستە بۆ بەرگرتن لە مەترسیەکانی ئەلیکترۆنی و تاوانی سایبەر. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. بەڵێ دەستخۆشی لە ئارامەکەین کە ئەو راپۆرتی ئامادە کردبوو ئێمەژەمانە زیاتر قسە لەسەر ئەو راپۆرت و ئەو بابەتە بکەین لەبەر چی چونکە ئێستا دەزانی کە لە جیهانی فراوانی بەکارهێنانی ئینتەرنێت و ئامێرە زیرەکەکان هەمومان بەشدارین بە تایبەتی منداڵان. ڕەنگە ئێمە هەندێک جار بە کۆمەڵێکارەوە مەشغوڵ بین بۆی کە منداڵەکەمان بێدەنگ بکەین ئامێرێکی زیرەکی ئەدەینێ بۆی کە مەشغوڵ ببێت ئەویش ببێ ئاگا لەوەی کە ئەم ئامێرە زیرەکە دەکرێت کۆمەڵێ تاوانی لە ڕێگەوە ئەنجام بدرێت یان هێرشی ئەلکترۆنی بکرێتە سەری ئەو ئایپاد و ئەو مۆبایل و ئەو ئامێرە زیرەکە بەکارهێنێ بۆی کە بزانین چۆن مناڵەکانمان بپارێزی لەبەرەوەی کە پەروەردەیەکی باش بکرێن چکە بمانەوێت نەمانەوێت ئێمە تەنیا خۆمان ئێستا پەروەردەی منداڵەکانمان ناکەین بەڵکو ئەم ئامێرە زیرەکانش لە پەروەردەکردنی منداڵەکانمان دەستیان هەیە بۆی کە ئەو پرسیارانەی کە لە لای ئێوە گەڵاڵە بۆ لە لای ئێمەش هەیە ئەوە لە کەسێکی شارەزای بکەین ئیسماعیل کاکل شارەزای ئایتی و ئەو ئەم بەیانیە لەگەڵمانە کە وەڵامدەری پرسیارەکانمانە بێت بەخێر هاتی کاکە ئیسماعیل. زۆر سپاسان دەکەم. کاک ئیسماعیل بە هەر لە مناڵانەوە دەست پێکەن چکە ئەمە خەمی گەورەمانە منداڵانن کە دواتر کۆمەڵگا پێک ئەهێنن و دێنە ناو کۆمەڵگا بۆی کە پەروەردەیەکی دروست بکرێن تووشی هیچ هێرشێکی ئەلکترۆنی نەبێت چۆن ئەبێ یەکەم جار منداڵەکانمان بتوانین بپارێزین لە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان بە شێوەیەکی هەڵە. سەرەتا منداڵ کەسایەتیەکی نوێگەری هەیە واتە هەموو شتێک لە بەرزستا نوێگەرە پێویستە دایک و باوکان لە ڕێگەی سانسۆرکردنی منداڵەکان لە ڕێگەی مۆبایلەکانی خۆیانەوە یان لە ڕێگەی بەرنامەی گوگل فامیلی لینکمان هەیە کە دەتوانن کۆنتترۆل بەسەر مۆبایلی منداڵەکانیاندا بکەن. دەبێت سانسۆر لەسەر ئەو مۆبایل منداڵەکانیاندا بکەن لەبەر ئەوەی منداڵ ئەو کەسەتی ینی بەردام بە دووشی نوێ دەگەڕێتن دەبێت پێویستە لۆ نمونە ینی سانسۆر لەسەر بکرێتن. باش ئەو سانسۆرکردن و کۆنتترۆلکردن هەموو دایک و باوکێک ئاسایی ڕەنگە دایک و باوکێک بەس بزانێت ئامریکی ئەلکترۆنی بەکاربێنە ئاسانە ئەنجامدانی ئەو سانسۆرکردن لەسەر زۆر ئاسانە هەر لە ڕێگەی کۆنێکتکردنی ئیمێلی خۆی لەگەڵ ئیمێلی مۆبایلی منداڵەکەی دەتوانێتن ڕێگر بێتەوە بزانێت بەرنامەی بەکاردێنێتن لەبەر ئەوەی کە تووشی هەڵەی سایبەر نەبێت لەبەر ئەوەی سایبەر کۆمەڵێک بابەتی فراوان دەگرێتەوە کە منداڵ ئەگەری هەڵەی تێدا زۆرە کە بیکاتن لەو ماڵپەڕ و جیانە. یەک لەوانە تیکتۆک کە کاریگەری نەرێنی هەیەوانە و زۆریش لە مناڵان یان زۆر جار لە تیکتۆک بەرنام لینک دەدرێتن ئەو لینکانە لۆ ئەوەیە کە منداڵەکە بزی بکاتەوە لە ڕێگەی وەزانیاری نێو مۆبایلەکەی دزە پێ بکاتە کەسی هاکەر کەواتە ئەکرێت زانیاری ناو مۆبایل دزە پێ بکرێت یعنی ئەگەر تۆ لینکەکان بکرێتەوە ئەتوانێت ئەوەی کە لە ناو گالەری لە ناو ستۆدیۆی مۆبایلەکە بدزرێت یاخود ئەوەی لە ناو ئەکاونتەکانە. هەندێک زانیاری سەرەتایی دەدزرێتن و بەجێری ئەوەی کە ماڵپەڕەکە چی دەوێتن ینی هەندێک زار هەیە زانیاری زۆر مهمیش دەدزرێت کە ناو مۆبایلەکەیە. یەک لە ئامۆژگەرەکان ئەوەی کە دەکوەک پێویستە هی منداڵی بکەن ئەوەیە کە هەر لینکێک بە HTTP دەستی پێکردبوو نیکەنەوە هەتاکو لینکە بە HTTPS دەست پێ نەکرد. واتە دایکار و باوکان شارەزابن ئەو منداڵانش کە تەمەنێکی یاوهانی هەیە ئەم بەیانیەوە بۆ خوێندنگاچون و بۆ قوتابخانەچون گوێبیستی من ئەگەر هەر لینکێک بە HTTP پێوە نەبوو پێوە بوو پێوەی بوو پێوەی نەبوو ئەوە خەتەرە میکەنەوە نیکەرەوە زۆر جاش لە ڕێی کورتەنامەوە لینکت بۆ دێت وایان مەترسیەوە چییە ئەویش هەر وەکو ئەمەی مەترسی دارانەی ئەویش ڕاستەخۆ ڕەمز و پاسۆردی فەیسبووکەی هاک دەکرێت لەبەر بۆ ئەکاونتە کردویتەوە یان زۆر جار هەیە ئەو بابەتانە چۆن ینی عەرزی بینەر دەکرێتن ناوی کۆمپانیایکی بەناوبانگ براندێک دەکرێتە ئەوە کە دەرێن ساڵ یادیتی ئەوە خەڵەت دابش دەکات درێت ئەو لینکە بکەوە خەڵاتەکەی دەبێەوە یان ئەوجا هەر براندێکی ناسرا بێتن یان زۆر جار هەیە بەناوی کەناڵەکانەوە هەتا بەناوی کەناڵی کورسان بیستاریش بەخسە لە فەیسبوک ئەوە دەکرێتن لینک دەدرێتن کە ئاساس خەڵات دابش دەکرێتن ئەو لینکانە هەمووی کەسی هاکەردای دێنێتن لۆ ئەوەی کە دزە بە زانیاریەکانی بەکارهێنەر بکاتن بە تایبەتیش منداڵان زۆر دەکەونن ئەوە هەڵەیەوە لەبەر منداڵ حەزی بە دیاری ئەو شتانەیە زۆر جار
دەکەونە نێو ئەو تەڵەی هاکەرانەوە ینی پێویستە دەکوابان گرنگی بۆ بابەتە بدەن و ڕۆشنایی بابەتەکە بە منداڵان بدەن دەکوبا پێویستە ینی ئەو بابەتە بە گرنگ بزانێتن لە منداڵان کە لۆیان ڕوون کاتەوە کە لینچی سربەخۆ نەکەنەوە و ئەپی دیاریکراوە بەکاربێنە منداڵەکە باشە باسی ئەپی دیاریکراوت کرد ئەپێک هەیە کە ئەگەر تۆ داتە دەست منداڵەکە دەتوانانی ئەو ئەپە لە ناو ئەو ئامێرە زیرەکە دابنەی بۆ نمونە دوای کاتژمێرێک تەوقیتیەکەی دوای کاتژمێرێک ئەو ئەپلیکیشنێک کە مناڵەکە یاری پێکات نامێنێت بەهۆی ئەو ئەپەیەوە کە دادوەزاندۆ شتی وا هەیە ئەتوانێت دایک و باوک بەو ڕێگانە سکیوریتی منداڵەکەی بکات گوگل لیمیت هەیە یان لە هواوی ئەوان هەیە لە هەموو ئەوەکان دەتوانی ئەوەی نییە ینی کە ئەپەکە ڕاست خۆدا بکرێتەوە بەڵام سنووردارکردنی بەکارهێن موبایلەکە یان موبایلەکە ڕۆژانە 2 ساعات و نیو یان تەنەوە سنوورداری بکەی ئیش دەکاتن لە پاشان بەکار نایەت و لە ئیش دەوەستێتن واتە موبایلەکە لە ئیشەوەسێ نەگەڵ ئەپەی کە منداڵەکە یاری پێ بەڵێ ینی تانی موبایلەکە سانسۆر بکەی بە ماوەیەکی دیاریکراو کە ئەوەندە بەکاربێت و تەواو ینی لەبەرەوەینەکە مەجای زۆرشی نەبیتن تەنها بۆ نمونە مەجای خوێندن و ئەوکەی هەبیت و نەستە سەر بابەتی زیاتر و ئەپی زیاتر و کە مەترسی لەسەر سایبەری منداڵەکە دروست بکەن کاگسمای من بەچیا بزانم بۆ نمونە مۆبایلەکەمم داوەتە دەست منداڵەکەم بەچیا بزانم من هاک کراوم لە ڕێی منداڵەکەمەوە چۆن ئەزانم کە من مۆبایلەکەم ئامێرە زیرەکەم هاک کرا ئەوێ زەحمەتەکە ڕاستە خۆ بزانی کە هاکرای بەڵام کەسی هاکر کە زانەرەکەی لێت بردووە ئەو بۆ خۆی ینی تاڕدێک زەحمەتە ئیلا ئەگەر فایلێک لۆ بنێرتەنە مۆبایلەکە بۆ شتانە لەوانێ هەست پێ بکەیت یان مۆبایلەکە شەحنی زوو بەتار دەبی یان درەنگ شەحنی دەخوا شتانە هەندێک لە دیاردەکانی ئەو نیشانیانە چین ینی کە بزانم هاک کراوە نیشانێکی تایبەتی نییە نیشانەکان لەسەر مۆبایل و ئەوە شەحنی زووە دەبەزیتن درەنگ شەحنی دەخواتن مۆبایلەکە مەیل و قڕزی لەبەر ئەوەی کە سیستەمی سێم ئیشی لەسەر مۆبایلەکە دەکاتن لۆبرنی زانیارەکە زۆر باشە ئێمە بەگشتی کە ئامێرێکی زیرەکە دێنە دەست مناڵەکان ئەتوانن هەموو ئەو تۆڕە کۆمەڵاتیانە بکەنەوە کە لە ناو مۆبایلەکەمان وەکو ئاپێک دانراوە کامانە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی کە مەترسی هاکردنیان زۆر کەمترە کامانە ئەوانەی کە مەترسی هاکردنیان زووترە و زیاترە بڵێ بەگشتی سیستەمەکانی تۆڕە کۆمەڵاتی ئێستاکە یعنی فەیسبوک سناپچات تا ئینستاگرام ئەوانە هەمیان تا ڕێژی زۆر بەهێزن و یعنی سیقی ئەوەی هەیە کە مەقسەد ئەکاونت دابنێت تویتی لێ نەدەزرێتن تەنها ئەوەی دەکەوێتە سەر بەکارهێنەر ئەوەیە کە ڕەمز و پاسوۆردێکی بەهێز دابنێتن ما باقیت کە ئەوەی دەکەێتەوە سەر ئەوەی ڕۆشنایی و ڕۆشنبیری ئەو منداڵی کە دەکوە فێریان کردە یانێکی یەکێک لە خێزانەکەی فێری کردیا بۆ ئەوەی کە خۆی بپارێزن لەوەی کە نەفرێک داوای ڕسمی لێ کرد ئەوەی کرد یان بابەتی ڕۆژانی خۆی زۆر بڵاو نکاتەوە لەبەر ئەوەی زۆر جار هەیە پەیوەند نەفەر هەیە هەوڵ دەداتن کە ئەو کەس هاک بکاتن یعنی تاڕدێک ینی زۆر خۆت عرض نەکەی لە ناو سۆشیال میدیا لەبەر ئەوەی چاوی زۆر لەسەرە و کەسانی تەلەباز و ئەوەی زۆر لێە زۆر جارەوەترێ بۆ نموناڵێن ئەو مۆبایلانەی کە ئایفۆنن لەگەڵ ئەندرویدەکانە جیاوازیان هەیە لە ئایفۆنا کەمتر ترست هەیە لەوەی کە هاکرێ بەڵام ئەندروید مەترسی ئەوەی هەیە تا چەندەمە ڕاستە دەکەوێتە سەر ئەوەی کە لە ینی هاکردنی مۆبایل لە سیستەمی iOS و ئەندرویددا دەکەوێتە سەر ئەوەی کە سیستەمەکە ئێستاکە لە حالی حاضردا سیستەمی ئەندروید یەکێکە لە باشترین سیستەمەکان و iOS یەکە لە باشترینەکان یعنی ئەو هاکردنی کە باز دەکرێتە بەڕێژەیەکی یەکجار کەمان کە تەنها کەسانی زۆر شارەزا دەتوانن حتا لە مای ڕابردوو FBI نەتوانی سیستەمێکی iOS هاک بکات و پاسوۆردەکەی بشکێنن و لە ئەندرویدجا ئەمە شتێکی تا ڕادێک زەحمەتە و ئەوەی دەکەوێتەوە هاکردنەکان زیاتر لە سۆشیال میدیای و زیاتر لەکردنەوەی لینک و ئەو بابەتانەیە کەواتە بەکردنەوەی لینکەکان خۆم پارێزین و بە بەکارهێنانی ئینتەرنێت فامیلیەکان کە بتوانین لە ماڵەوە ئەو چۆنەڵت ئەو سایتانە نەکرێنەوە کە مەترسیان بۆ سەر پەروەردەکردنی منداڵ هەیە ئەگەر شتێکی ترت هەیە ئەتە ئیزافێکیت ئەوە بینەرانمان گوێبیستی چون چکە وەکو داپرسان پرسیارێکم لێت نەماوە هەرەوەندە نەوێ بزانم وەکو وەشیارکردنەوە چ ڕێنمایەکەت هەیە وەشیارکردنەوەی منداڵ دەبێت باسی بکەم چۆن قسە لەگەڵ منداڵ دەکەیت بۆ ئەو بابەتانە دەبێت سەرەتا وەکو یەک لایەنە گفتوگۆ لەگەڵ منداڵ نەکرێتن ینی واتە بە شێوەیەکی گفتوگۆکردن ینی بەردەوام پێویستە دەروناسان دەڵێن کە بەردەوام پێویستە دایک و باوکان پەیوەندێکی کراوە و ڕازگۆیانەی لەگەڵ منداڵ هەبێتن بۆ ئەوەی کە بەردەوام ئاگداری ئەو هەڵانە بێتن کە بەسەر سایبەری منداڵکرێت و یعنی لە ژیانی سۆشیال میدیا و هێڵی ئینتەرنێت بەسەردادێتن هەم لەوەی کە پەیامەکەی زوو پێ بگاتن دایک و باوک واتە دایکواک بە پاکێژێک و توندیەک باس لە ئەوەی نەکەن کە چۆن خۆیان پارێزنیان کاتە کەڕداچیان بەسەر دێتن منداڵەکە یان توش هەڵێک دەبن لە سۆشیال میدیا و لە ئینتەرنێت
بەتوندی لیان وەرنەگرن وەکو پاکێجێک پێشکەشیان نەکەن مەقسەدە ڕاستە خۆیان بە قسەکردن بە گفتوگۆکردن تیان بگەینن تا ئەو ڕادەیە لۆیان ڕوون بکرێتەوە لۆ منداری کە بابەتەکە گرینگە یعنی هەتا ئەو ڕادەی لۆی ڕوو نەکرێتەوە کە بابەتەکە ماترسیدارە و لێ بترسن تا زۆر سپاس دەکەم ئیسماعیل کاکل شارەزا لە ئایتیەم بەیانیە لەگەڵمان بوویت زۆر سپاسان دەکەم سپاس بەڵێ وەک لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەمان بۆ کرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی HIV وەتە ئایدز هاوکات زیاتر لە 3 ساڵ بەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناش تێپەڕێت و زنجیرێک لە ڤاکسین دژی ڤایرۆسەکە لە ماوەی ئەم ساڵانەدا دروستکرا و بەرهەم هێنرا لە ڕێگەی چەند ڕێکەوتنێکی نێودوڵەتی دابەشی سەر وڵاتانی جیهان کرا ڤاکسینەکەی کۆرۆنا بەڵام دوای دەیان ساڵ لە دۆزینەوەی ڤایرۆسی ئایدز توشبوونی زیاتر لە 37 میلیۆن کەسیش لە سەرتاسەری جیهان بە ڤایرۆسەکە هێشتا ڤاکسین یاخود چارەسەرێک لە دژیدا بەرهەم نەهێنراوە و پەیدا نەکراوە کۆمەڵگەی پزیشکی جیهانی شەڵێت کە درەنگ وەخت بوون لە ناسینی سیستەمی بەرگری جەستە بۆیە جیهان دەبێت زیاتر چاوەڕێ ئەوە بکات کە ڤاکسین بەرهەم بهێنرێت یاخود ڤاکسین یان چارەسەرێکی دژی ڤایرۆسەکە بەرهەم بهێنرێت بیدەربین بە ڤایرۆسی HIV کە ڤایرۆسی ئایدزیشی پێدەڵێن بێچێک لە هەرە ڤایرۆسە مەترسیدارەکاندا دەندرێت کە بەهۆی پەیوەندی سێکسی ناتەندروستەوە بڵاو دەبێتەوە. بەپێی ئامارێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی تاوەکو ئێستا زیاتر لە 36 میلیۆن و 300 هزار کەس بەهۆی توشبوونیان بە ڤایرۆسە کوشندەیە جانیان لەدەستداوە. هەروەها بەپێی خەمڵاندنەکانیش زیاتر لە 37 میلیۆن کەس تووشی ئەم ڤایرۆسە بوون کە نەخشەی سەیەکی توشبووان لە کیشوەری ئەفریقایە کە 26 میلیۆن و 400 هزار توش بوون. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا زنجیرەیەک ڤاکسین دژی ڤایرۆسی کۆرۆنا پەرەیان پێدراوە بەڵام تاوەکو ئێستا و سەرڕای چەندین ساڵ لە لێکۆڵینەوە کۆمەڵگەی زانستی پزیشکی جیهانی شکستی هێناوە لە بەرهەمهێنانی ڤاکسینێک دژی ئایدز بەهۆی چالاکی بەردەوامی خۆگۆڕینی ڤایرۆسەکە. لە کاتێکدا لە ماوەی 3 ساڵی تەمەنی بڵاوبوونەوەی کۆرۆنادا چەندین جۆر ڤاکسینی کۆرۆنا بەرهەم هێنراوە و لە ڕێگەی چەندین ڕێکەوتنی نێودوڵەتی دابش سەروڵاتان کراوە بەڵام لە ساڵی 1983 و دوای دۆزینەوەی ڤایرۆسی ئایدز لە کۆڵینەوەکان بۆ بەرهەمهێنانی ڤاکسینێک یان چارەسەرێک بۆ بنبڕکردنی ڤایرۆسەکە بەردەوامن و تەنیا توانراوە چەند چارەسەرێکی کاتی بەرگری لە دژی بەرهەم بهێنرێن. هەروە لە ساڵی 2020 زیاتر لە 680 هزار کەس لە سەرتاسەری جیهان بە ئایدز جانیان لەدەستداوە و زانایانی بواری پزیشکی جەخت لەوە دەکەنەوە کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی ئایدز زۆر قورسە و ڤایرۆسەکە بەردەوام لە خۆگۆڕیندایە. هەروە توێژینەوەکان ئاماژە بەوە دەکەن توشبووان لە ڕێگەی سیستەمی بەرگریەوە تووشی ئەم ڤایرۆسە دەبن و بەم پێ سیستەمی بەرگری ڕادەگرێت و ڤایرۆسەکە ڕێگانادات هیچ دەرمانێک کاریگەری خۆی بنوێنێت. هەرچەندە بەم دوایانە چەند ڤاکسینێک لە دژی ڤایرۆسەکە لە ئەفریقیا تاقی کراونەتەوە بەڵام وەک ئاماژەیان داوە بەهۆی خۆگۆڕینی بەردەوامی ڤایرۆسەکە پرۆسەکە شکستی هێناوە. بەڕێوەبەری بەرنامەی سیداکسیۆنیش ڕای دەگەێنێت بەهۆی درەنگ تێگەیشتنی زانستی پزیشکی لە سیستەمی بەرگری دەبێت جیهان زیاتر چاوەڕێ بکات تاوەکو دەگات بە چارەسەرێک یان ڤاکسینێک بۆ ڤایرۆسی ئایدز. پاراستنی ژینگە ئێستا بۆتە یەکێک لە گرنگترینی ئەو باسوخواسانەی کە هەموو جیهان سەرقاڵەتی و بە دروشمی پاراستنی ژینگە ئەرکی منە هەڵمەتێکی چەند ڕۆژەی هۆشیارکردنەوە لەلایەن گەنجانەوە دەستی پێکردووە کە تیایدا کۆمەڵی گەنج بەشدارن لەو هەڵمەتە بۆی کە زیاتر ئاگادار و هۆشیاری هاوڵاتیان بکەنەوە کە چۆن ژینگە بپارێز. لە ئاکرێ بەڕیا سمیناران و ورکشۆپان دگەل دابەشکردنان نامیلکەیان و چالاکیên سەر پێ گەنج و لاو لەسەر ژینگە پارێزیێ ئەتێن پەروەردەکردن. بە هۆشیاری و vانکۆڕۆکۆچان divêtin fêrî wê yekê bibin ka ew ê çawa jîngeha xwe bipارêzin ku di navê da kesên bi spor di vî biyavî da hind zanyarî pêgehandin.
هەلبەتە دەوێ بژین دەرفەتێدامە پتر تیشێکە خستە سەروەیەکێ کا ژینگەه چییە گرنگیا پاراستنا ژینگەهی چییە دیسان ژینگەه لە چ پێک دێت و مە تەکەزی لە سەروەیەکی کرد چاوانیا بلندکردنا ڕێژە کەسکاتیە و بژین تویژە لاوان تویژەکە کاریگەر و هەستیارە هەر کۆمەڵگەهێکی و جڤاکێکیە کەچ و کوڕین و بەشداریوان چاڵاکیان ببوون دان دیارکردن و ئەو گەلێکی پێ دڵخۆشن لەسەر vê پەروەردەیە و ئەو دخوازن و چاڵاکێن وەها دەپێشیە وانەدا بهێن زێدەکردن. بەێ ئەڤۆز گەلێکی بکەف خۆشم کە دوێ چاڵکی دە من پاشدار بوومە کە ئەڤۆژە پارێزنا ژینگەهێ کە ئەم بشن وەکی کەچ و خۆرجیر و هەر کەسێکی ژینگەها خۆ پارێزێ ئاڤکۆرانی خۆ و شارعیت خۆ بپارێزێ ئەسیڤدارم کەوەکی ئەڤرۆ هەر ساڵ دووبارە و هەر هەیڤژی ئەف دووبارە ئەف تشتت هوچێ بن. ئەف کۆڕ و سمینار و چاڵاکیە شعالیە ناوەنداوەر زشولاوێن ئاکرێڤە بە هەماهەنگی دگەل ئیدارەیە دەڤەری هاتبوون ڕێکخستن ji bo ku genc û law li ser çawaniya zêtir parastina jîngehê bihên hoşyar kirin. مرا مر ویر چالاکیه او بی که گرینگه که زورتر گنج و لاوی ما بدنه جینگه و آوه نخواست که وکم اشارت بدای که الوی سردمه وی نزیکه که هم بینی نهش که سالی که زوره لو ما قطابیه قناخین بنرتی لاوی ما گنج ما پیوسته گرینگه که زور دته مزاختنا آوه گرینگه دته جینگه لجیر دروشمê parastina jîngehî erkê min e ev çalakî jî bû van kurûkiçan hatibûn rêxistin heya ku di navê de ew hişyariyekê li ser pakragirtina jîngehî werbigirin û xwe bi dostên jîngehî bizanibin. Arî Hesên Kurdistan 24 Akirê. چوونە دەرەوە لەگەڵ هاوڕێیان بە گوێرەی کات ئەگەر مەجالێکت هەبوو بابەتێکی دیکەی ئەم ڕۆمانەکەمانێ قسەی لەسەر بکەین بەشێک لە هاوڵاتیان ئەڵێن کە لەوەتەی هاوسەرگیریان کردو دەرفەتی چوونە دەرەوەیان لەگەڵ هاوڕەکانیان زۆر کەم بۆتەوە بەشێکی دیکەش ئەڵێن باشتر وایە ئەگەر دەریش چوویتە جەرەوە زیاتر لەگەڵ هاوسەرەکە تابی بۆ چوونی بەشێک لە هاوڵاتیان ئەبینی سەبارەت بە چوونە دەرەوە لەگەڵ هاوڕێ باشە یاخود لەگەڵ هاوسەر بچنە دەرەوە یاخود پێویستە جا پاشان ئەم پرسە لەگەڵ میوانەکەشم تاوتوێ ئەەکەم ئێوەش بینەرمان بن. وڵای خۆی لە ڕاستیە ئەگەر ژن و مێردیان خێزان بێکۆ بچنە دەرەوە خۆشترە چونکم زۆر جار ئافرەت لە ماڵەوە مەشغوڵە بە ئیش و کارەوە یان داوامێکی هەیە هیلاکە ناکرێت و ئەوان فەرامۆشکەیت و بچی بە تەنیا لەگە ڕەفیقان تا بڕێ بۆ سەفرەیان بۆ سەیران بۆ دەرەوەی شار خۆی مەجالی کەم ئەبێ زیاتر لەگەڵ ماڵەوە بڕێ بەڵام جارش ئەگە بڵێن لە ماوەی 2 مانگ جارێ 3 مانگ جارێ ئەبێ کەمتر لەگەڵ ڕەفیقان تا بچیتە دەرەوە باشترە بەڕێی من تۆ جارێ 2 جار 3 جار ئەگەر لەگەڵ ماڵەوە نەچیتە دەرەوە کاریگەری دروستەکە لە ماڵەوە تەوان لەوانەیە گەر پێشی ناخۆش بێ لە دڵەوە پێی ناخۆش بێ پێ و ناڵێ بەڵام تۆ خۆ دەبێ هەست بۆ بکەی کە نابێت لەگەڵ ڕەفیق و برادەرا زۆر بچیتە دەرەوە بێ لەگەڵ مناڵەکان تا بچیتە دەرەوە پێ چۆنە ئەوە یان تا چەندە بە زەروریە زانی کە تۆیان هاوسەرەکەت بەجیا بچنە دەرەوەیان لەگەڵ هاوڕەکانتانە بچنە دەرەوە وڵاهی من زیاتر پێم باشە خێزان بێکۆ بچێتە دەرەوە زیاتر وەک لەوەی لەگەڵ ڕەفیق و هاوڕەکان تا بچیتە دەرەوە ئەوەش زەرورە جاروبار لەگەڵ ڕەفیقەکان تا بچی بەڵام زیاتر خۆی خوا پێم باشترە خێزان زیاتر بێکۆ بچنە دەرەوە خۆشترە و باشتریژە بێ هەم پەیوەندەکەشیان پێتاوترە بێ ئەمە بۆ مناڵەکانیش کاریگەری باشتر ئەبێ لە سەریان چونکە ئەمە نیشانی ئەوە گەینە کە ئەم خێزانە زیاتر بێکەوە پەیوەست دەکات باسی چوونە دەرەوە تام بکەین بە تایبەتی بۆ بەسەربردنێک یاتێکی خۆش تۆ زیاتر لەگەڵ هاوڕەکەتان ئەچیتە دەرەوە ینی بۆ نان خواردن بێ یان بۆ چوونە کافێک بێت یان حەزەکەی دووبارە لەگەڵ خێزانەکە تا بڕۆی وە چوونە دەرەوەی زۆرتر لە دەرەوەی خێزان پێت وایە چ کاریگەریەک دروست دەکات پێم وایە چوونە دەرەوەی بە تاک ینی لەگەڵ برادەرە تاسیرەکاتە سەر ژیانی فامیلی بەڵام تۆ گەر کاتە هەبێ و خێزانە کاتێ بێ هەتا ئەوان وەستاون بۆ لەگەڵێکی کا بچمە دەرەوە بەڵام لەوانەشانی لە 120 پێویستکە بۆ خۆت بۆ کەسایەتی خۆت بتوانی کاتێک بتانی پاوز بە خۆت بی نەگەوەی لە فامیلی دوور بی بەڵام مەجالێکیش بۆ خۆت بێ بۆ نمونە یاری گۆڵفە
یان چوونی تەمرینە بەیەکەوە لەگەڵ برادەرێکە ئەوانش پێویستە بۆ تاکی ئینسان هەروەکو چۆن بۆ ئەو پێویستە لەگەڵ برادەرەکانێک شەوێکی کچیانانە بێبەیەکەوە خڕبنەوە چۆن بۆ پێویستە بۆ کوڕش پێویستە بەس ئەوە بڵێ هەموو جارێ بە جیاجا بچینە دەرەوە ئەوە تەسیرێکی زۆر لە سفر فامیلیەک چونە دەرەوەی فامیلی بەیەکەوە پەیوەندی پتەوتر دەکات بەڕای من وەڵام من زیاتر لەگەڵ هاوڕەکان ماچمە دەرەوە بۆ باشیشی ئەزانم جەوێکی خۆشە بۆ من زیاتر لەگەڵ ئەوان ناچمە دەرەوە پێویستیشی نازانین جارجار لەگەڵ خێزانەکەش تا بڕێتە دەرەوە طبعاً ئەوەش گرنگە طبعاً کاریگەری نەبووەوەی کە کەمتر لەگەڵ خێزانەکە تا چیتە دەرەوە وڵایی زیاتر لەگەڵ ڕەفیقەکان ماچمە دەرەوە ئیتر ئەوەشم یەکسان کردوێتەوە تەقریبی لەگەڵ عایلەکەم و لەگەڵ ڕەفیقەکانیشمە بەڵێ وتمان سەبارەت بە ئەم بابەتە دەمانەوەت گفتوگۆی زیاتر بکەین ئاویش بە بەشداری میوانەکەمان کە لە سلێمانیەوە فریشتە کەوە کە دەروون ناسە لەگەڵمانە و ئێساگەر گوێبیستی دەنگم بێت بەیانیت باش خات و فریشتە هیوادارم کە باشبی تەندروستبی پێمان بڵێ کە سەبارەت بە چوونە دەرەوەی سپاس بۆ تۆ چوونە دەرەوەی ئەو کەسانی کە زیاتر باس لە واناکەی کە چوونەتە ناو ژیانی هاوسەرگیریەوە ئایا چوونە دەرەوەی هەر یەکێکیان بە شێوەی جیا لەگەڵ هاوڕێ و دۆست و برادەرانیان ئەتوانین بڵێین ڕەفتارێکی پێویستە دەبێ هەبێت لانی کەم لە مانگێکە لە هەفتەیەکە چەند جار پێویستە کەسەکان بە تەنیا لەگەڵ ڕەفیقەکانیانە لەگەڵ هاوڕێکانیانە کەشێکی دۆستانیان هەبێت بەڵێ بەیانی ئێوە بەیانی بینەنارتان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیە زۆر پێویستە کە مرۆڤ گەورەکان تەنانەت لە کاتێکا کە ئەچنە پرۆسی هاوسەرگیریەوە بتوانن پەیوەندیەکی تۆکمە و بەردەوام و باش بهێڵنەوە لەگەڵ هاوڕەکانیانە بۆچی ئەم پەیوەندیە زۆر گرنگە توێژینەوەکان دەریان خستووە کە لانی کەم 2 هەفتە جارێک دەبێت تۆ هاوڕێی خۆت ببینیت واتە خانمەکە هاوڕێی خۆی ببینێ پیاوەکەش هاوڕێی خۆی ببینێ بۆچی شتێک گرنگە بۆ دەرونی مرۆڤ بۆچی ئەم شتە گرنگ مەبکە وردە گەورە بین هەروەکو چۆن کە مناڵێک پێویستی بە بینینی مناڵە و یاریکردنە لە تەمەنی گەورەیە بە تایبەت کە ئەچیتە پرۆسی هاوسەرگیریەوە تۆ شتێکی سابتت هەیە واتە لە تۆڕێکی بچووکیت تۆڕێکی خێزانی بچووکیت ئەمەیان سابتە بەڵام زۆر گرنگە کە تۆ هاوکات تۆڕێکی کەت هەبێ باسی تۆڕە کۆمەڵایەتەکان ناکەم لێرەیە زۆر ئاگادار بین تۆڕی کۆمەڵایەتی ڕاستەقینە ئەڵێم کە گرنگە ئەم تۆڕە بچووکەشت هەبێ لە ناو هاوڕێکانی خۆتە توێژینەوەکانەڵێن 3 تا 5 هاوڕێی نزیکت هەبێ باشترینە و 2 هەفتە جارێک لانی کەم 2 هەفتە جارێک بتوانی هاوڕەکانت ببینی زۆر تەندروستە بۆ ئەوەی تۆ هەست بکەی گرنگترین هۆکارەوەی بووی هەست بکەی بەشێک بی لەو تۆڕا و ئەندامێکی گروپەکە بیت هاوکات هۆکارێکی تر هەیە بۆ ئەوەنە گرنگە بۆ خانمان و بۆ پیاوانیش ئەوەیە کە دەبێ بتوانێ هەنێشت بڵێ کە لەوانەیە لە شوێنی ترا ناتوانێت بڵێ بۆ نمونە لە شوێنی کار هەنێف شاری تایبەت هەیە لە ناو خێزانە لە ناو کەس و کارە هەنێف شاری تایبەت هەیە بۆیە گرنگە زۆریش گرنگە کە بتوانێت هەنێ قسە لەگەڵ ئەم هاوڕێیانە بکات کە نەتوانێت لە هیچ شوێنێکی ترا بیکات بەعرەبی پندێکی زۆر جوانیان هەیە ئەگەر بیکەم بە کوردی ئەبێ بەوەی کە ئازار بەخشترین شت ئەوەیە کە مرۆڤ نەتوانێ ئەو هەست و بیرکردنەوەی کە هەیەی بەڕەهایی بیڵێ بعربی الله الكتمان باختصار أرقى أنواع الوجع وتا برسترين رادي أزارويك من شتكم للضلابة ونتوانم بيلم بو زور جرينجا باشا كبتوانين أما بكين هاوكات بيرم نتشا جرينترين خالو ليريا أويا كا ئێمە متمانەمان هەبێت لەسەر لەسەر پەندە بۆستین زۆر جار هاوسەران بە یەکتری ئەڵێن بە ئەوەندە بە یەکەوە من و تۆ هاوڕێ بین کەیتر پێویستت بەوە نەبێ بە هیچ کەسێکی شتێک بڵێ من هاوڕێی تایبەتی تۆ بم
تەنانەت هەموو شتە تایبەتەکانیشت بە من بڵە زۆرجە لە ناو هاوسەران ئەو شتە هەیە ئەمە تا چەندە دروستە کە داوای لێکات هاوڕێکی تایبەتی نەبێت تەنانەت نەک بۆ چوونە دەرەوەش بۆ وتنی نهێنیەکانی جا باس لەمەش بکەین کەمێ. لە ڕاستیە پرسیارەکە زۆر جوانە لە ڕاستی ئەگەر هاوسەرێک داوای ئەوەی لێ کردی جاژنەکە بێ ئەم پیاوەکە بێ داوای ئەوەی لێ کردی کە من ئەبێ هەموو هاوڕەیەکی تۆ بم ئەو زەنگێکی زۆر خەتەرە کە ئەو پەیوەندیە سەرکەوتوو نابێت بەڵام یەکێک لە گرنگترین خاڵەکانی ژیانی هاوسەری ئەوەیە کە تۆ بتانی هاوڕێژ بی لەگەڵ هاوسەرەکەتە چ ژن چ پیاوە زۆر گرنگە بتانی هاوڕێژ بی بەڵام بیرمان نەچێ ئەوەی کە تێکەڵە کرێت لە زۆر شوێنە و لە ناو کۆمەڵگەی کوردیشا ئەوەیە کە چەند جۆر مرۆڤ چەند جۆر هاوڕێیەتی پێویستە لەوانێ جۆرێک هاوڕێت هەیە تەنها لەسەر کار هاوڕێن و جۆرە هاوڕێتی هەیە هاوڕێیەتی لەبەرەوەی هاوڕێن چونکە هەمان پیشەتان هەیە هاوڕێی هاوسەر بوون یان هاوسەرەکەت زۆر جیاوازترە لەمانە واتە زۆر گرنگە و خاڵێکی زۆر ئەساسیە کە تۆ هاوڕێی هاوسەرەکەشت بی بەڵام ئەگەر وتی تەنها من ئەبێ هاوڕێت بم ئەمەیان ئەو مڵکیەتە نەخۆشیەیە کە باش نابێت بۆ خێزانەکە و بۆ پەیوەندیەکە بۆی ئەمەیان مەترسیدارە بەڵام ئەوەی کە تۆ دەبێ زۆر گرنگیشەکە هاوڕێبی لەگەڵ هاوسەرەکەتە ئەمەیان شتێکی زۆر تەندروستە و زەڕورە بەڵام هاوکات وەکوتم مرۆڤ پێویستی جەنجۆر جۆر بە هاوڕێ هەیە بابینەوە سەر ئەوەی کە دەرچوونی هاوڕێ پێکەوە کاتێکە ئەمانوێت سەبارەت بەم بابەتە قسەکەی نەمەوێت یەک تۆس فۆکس بخەینە سەر خانمان زیاتر ڕەنگە بۆ پیاوان لە ناو کولتور و کۆمەڵگای ئێمە زۆر ئاساییە ئەگەر لە هەفتە سێ جاریش لەگەڵ هاوڕێکانی کۆ ببێتەوە تەنانەت گەشتی دەرەوەی شاریش بکەن بەڵام بۆ خانمان سنووردارە چۆن بتوانین فەرهەنگ سازی بکەین دەیخۆ هەردوو لە وەکوویەکە هەستەکانیان بۆ ئەوەی کە حەز بکەن کەمە زیاتر لەو ڕۆتینەی ڕۆژانە دەربچن چۆن نتوانین ئەو فەرهەنگ سازیە بکەین کە هەتا تەنانەت خانمانیش بتوانن لەگەڵ هاوڕەکانیان گەشتی دەرەوەی شاریش بکەن. بەڵێ خاڵێکی زۆر گرنگە ئەمەشیان لە زۆر لە خانمانم بیستووە لەم 4 ساڵی کە لە کوردستانە ژیم وتیانە خۆزگە مێردەکەم زووترە هاتەوە بۆ نمونە لە جادوی ئۆرزی لە سلێمانی پیاوان دەرفەتێکی زۆرتریان هەیە کە لە دەرەوە بن بەڕای من تەنانەت ئەگەر بۆ 10 دقەش هاوڕێی پیاوی خۆی ببینێت لە ناو بازار دەمە و ئێوارەکێتەوە زۆر سەرحاڵتر ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە ئەم شتەیە کە خانمان بەداخەوەنیانە بڕای من ئەگەر پیاوان بزانن چوونە دەرەوەیکی نیو سعاتی چەند گرنگە بۆ خێزانەکەی و ببینێت چی لە خۆی ئەکا چەند پۆزیتیڤانە کار لە خۆیەکە ئەو کاتە هەوڵەداکە یان زووتر بڕواتەوە وەرمونە دوانی ئۆڕۆکەی ڕەفیقەکانی ببینێ زووتر بڕواتەوە بۆی هەستێکی خێزانی هەبێ لە ناو نەک هاوسەرەکەی مناڵەکانیشیە بەڵام هاوکات ئەو هەلانە بڕەخسێنێ بۆ خانمەکەشی کە بتوانێت هاوڕەکانی ببینێ یان بتوانێت دوایینان یان پێژنان بچێتە دەرەوە ئەو جۆگۆڕینە شەرت نییە پارەسەرکردنێکی زۆری تیابێ شەرت نییە بچیتە شوێنێک کە پۆزلیانێکی زۆری تیابێت کە من بۆ ناسراوم زۆرم ڕق لە پۆزلیانەکەیە بەڵام چوونە دەرەوە بۆ ئەوەی تۆ هاوڕێیەکی خۆت ببینیت یان بچیتە شوێنێکی خۆش پیاسەیەک بکەی لە باخێکە یان هەر خێزانی بچنە دەرێ یان ئەگەر تەنیاش بچیتە دەرێ زۆر تەندروستە مرۆڤ بتوانێت بە تەنیاش بێ خانمان ئەوەی زیاتر بەرگەی ئێمەی دەروناسەکەوێ هەنە جار پێویستیانە بۆ نیو سعاتێ بچنە دەرێ بە تەنیا لەوانەیە زۆر ئەو پێویستێشی نەبێت کە هاوڕەیەکی ببینێ بێگومان ئەم پێویستێشی هەیە بەڵام هەنە جار پێویستە کە لە خێزانەکە دوورکەویتەوە چۆن پیاوەکە دوورەکەوێتەوە جا ببوونی ئیشەوە بێ ببوونی ڕەفیقایەتی ڕەفیق بینینەوەکەوە بێ بە هەمان شێوە خانمەکەش زۆر زەڕورێکە تۆزی دوور بکەوێتەوە ئەو دوورکەوتنەوەی زۆر تەندروستە و خراپ نییە باکسۆ کێتەوە ماڵەوە لەوانەیە بچێتە جەرێ بۆ شیرکڕینێک نانکڕینێ بەڵام مەبەستمەوە نیە پیاوەکان هەموو خانمانیان بنێرن بۆ نانکڕین تکە
بەڵام چوونە دەرەوەیەکی بچووک دەکرێت کاریگەریەکی زۆر زۆر گەورەی هەبێ بۆ دەرونی خانمەکە بیرمان نەچێت توێژینەوەشمان لەسەرەوە هەیە کە خانمان زیاتر پێویستیان بە قسەکردن هەیە بۆیە گرنگە کە ڕەفیقەکانیان ببینن پیا و ئەوەنە پێویستی بە قسەکردنیە بەڵام خانم زیاتر پێویستی پێیەتی کە قسە بکا لەگەڵ هاوڕێکانی ئەگەر نەشی توانی بچێت دەرێ بە تەلەفۆن قسە بکا لەگەڵ هاوڕێکانی بەڵێ بێگومان خات و فریشتەکەوە بۆ ئەوەی کە خانمان بتوانن ئەو وزەیە کە بارگاوی بوونە پێی بایتر بارگاوی بوونێکی نەرێنی بێت ئەوە لە ڕێی قسەکردنەوە لەگەڵ هاوڕێکانیان و ئەوەش پیاوان نەیکەن بە دەرفەت هەر کاتێ خانمان حەزیان کرد ئەو وزەیە بەتاڵ بکەنەوە بڵێنەوە بۆ بازار بڕۆ بۆ مارکێتێک فەرقەکات دەرچوونی مارکێتێک لەگەڵ ئەوەی کە لەگەڵ هاوڕەیەکت لە شوێنێکا لە کۆفیەکان یان پیاسێکی پارکێک بکەیت و قسەی لەگەڵ بکەیت زۆر سپاس بۆ فریشتەکەوە دەروون ناسم بەیانێ لەگەڵمان بوویت سپاس بۆ بەشداریکردنت زۆر سپاس بۆ ئێوەش لەسەر شانۆی بەناوبانگی نۆتارای ڕۆمانیا زیندانی کراوان و سزادراوان ئەبنە شانۆکار ئەوەی کە لە سەرچاوە بۆتانم باس کرد ئێستا بە شێوەیەکی ڕاپۆرتانە ئەیبینین ڕەنگە لە ناویانە هونەرمەندیش هەبێت چونکە چالاکیەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی نیشتیمانی زیندانی کراوانی ڕۆما بەڕێوە دەچێت بە ئامانجی پێدانی دەرفەتی نوێی ژیان و دەرخستنی توانەکانیان و نیشاندانی ئەو گۆڕانکاری کە لە زیندانیەکان ڕویان داوە لە ماوەی حکومەکانیان با پێکەوە بینەری ئەم ڕاپۆرت. لەسەر درێژە هەیە 12 ساڵان زیندانیên ڕۆمانیا لە شانۆیان نۆتارaya بنابوودەنگ لە بوکارێست دبنە شانۆگەر. دو شانۆیên cuda de nîzîkî 700 girtî beşdar bûn. Du nemayîş hebûn. Her du jî astengiyên li ber mirovan digel belavbûna vayrosê koronayê li xwe digirtin. شانۆیا me derbarê astengiyên li ber mirovan bû di dema belavbûna vîrusa koronayê de û ka çawa em dikarin rûbirûyê astengiyan bibin. Vê şanoyê em guhertin. Li destpêkê me gelek zehmetî dîtin. Ji ber ku me nedizanî çawa şanogeriyê bikin û çawa li ser şanoyê rawestin. Du dilî hebû, lê li dawiyê her tişt derpas bû. Ji mijarên ku girtiyan behs jî kirîn di şanoyên xwe de şaştiyên di jiyanê de bûn. Ku şaştiyên her mirovekî hene û kes bê qusûr nîne. بەحسا شاشتیان dikin ku dibe de her hokarekê de mirov şaştiyan bike dibe bi her mirovekê re çê bibe. Birêya vê şanoyê me xwest cemawar hez bi vê yekê bike ku dibe carekê bikeve te cihê zîndanî de û yê zîndanî jî dikare carekê din bibe beşek ji civakî. Me li ser baweriyê pêkaniye. Bawerî nirxê herî bilindê mirovatiyê ye. Eger îmana mirov hebe ew heye. Festîvala girtiyan ji aliyê rêveberiya niştîmaniya zîndanên li Romanyayê ve tê birêvebirin. Li vê salê zîndaniyên her du zîndanên Jîlava û Rahova peşdarin. Derhênerê şanoyê jî dibêje armanca wan ji van çalakiyan guhertina zîndaniyan e û dana derfetekî nû ye di jiyanê de da careke din venegerin kiryarên xwe yên berê. Gav bi gav têne guhertin di dema 5 heta 6 mehan de û biriya rahînanê hest bi guhertinê dikin. Ew hest dikin ku nabe careke din vegerin kiryanê xwe yên berê. Ev tiştekî gelekî giring e. Em piştevaniya wan dikin ji ber ku em di wê baweriyê de ne ku divê derfeteke din ya mirov di jiyanê de hebe. Her mirovek eger bi rastî dixwaze xwe biguhere divê kar ji bo vê yekê bike û dê ermanca xwe jî pêk bîne. Nimayişên wan mijarên girêdayî xwe dîtin, hêz, tirs û wêrekî, bawerî û hejêkirin jî li xwe digirtin. Derfeteke nû ye ji bo zîndaniyan ku şiyanên xwe nas bikin. Lê piştî daxistina perdeyê, otomobîlên polîsan li derve rawestane. Ji bo careke din, şanogeran vegerîne cihên wan yên sereke da ku sizaya xwe temam bikin.
هونەرمەند ساکار سلێمان یەکێکە لە هونەرمەندە شێوەکارەکانی کورد کە زۆربەی کارەکانی تایبەتە بە کێشە و مافەکانی ئافرەت و منداڵان لە هەفپێوینێکی تایبەتیش لەگەڵ هونەرمەند ساکار سلێمان زیاتر ئاشنا دەبین بە کارەکە. ئەوەی دەنگی هونەرمەند ساکار سلێمانی بۆ یەکەمین جار وەکو هونەرمەند دێگەیان شۆکی جێندەری بوو کە تایبەت بوو بە ئازاری دووگیانی و منداڵ بوون. لە هەمان کاتدا ساکار سلێمانی لەو کۆت و بەندە تەقلیدی و باوانە ڕزگار کرد بە سەختی دەگەڕا بۆ ئەوەی ستایلێکی تایبەت بەخۆی هەبێ. لە دیدارێکی تایبەت ڕووناکی زیاتر دەخینە سەر کارەکانی هونەرمەند. سپاس بۆم دەرفەتەی کە بە ئێمەت باشی دەمەوێت سەرەتا باس لە ئەزموونی کارەکانی خۆتمان بۆ بکەیت. سەرەتای هەنگاوی دروستبوونی کاری هونەری من تووشی شۆکی جێندەری بوو کە باسی ئازاری مناڵبوونم کرد. ڕاستیەکەی خاڵی وەرچارخان بوو لە خۆم و لە سەردەمی خۆمە کە دروستم کرد لەسەر دروستکردنی هونەرێک کە ژن پراکتیکی ئەکات. ژن پراکتیکە خۆی ڕاستەکەی هونەر بێڕەگەزە. ژنیش ئەتوانێت بەو شێوەیە کاری هونەری کا و پیاویش یعنی هیچ شتێک نییە کە بڵێ ئەمە ڕەگەزێک دیارەکە. بەڵام کاتێ من خاوەنی قەزیەک بووم، خاوەنی ئازارێک بووم، خاوەنی پرسیاری خۆم بم بۆچی کاری هونەری لەسەر نەکەم. هەر لەبەر ئەوە پێشەنگای 2008 کە پێشەنگایك بوو لەسەر ئازاری مناڵبوون خطوەیەکی هەنگاوێکی زۆر جدی و گەورەمە بۆ خۆشم و بۆ سەردەمی خۆشم و بۆ دوای خۆشم. کارە هونەرەکانم زنجیرەکار بوون لەسەر ژن، لەسەر ئاوارە، لەسەر مناڵ کە ئیش ئەەکەم. زۆر جار من بە پلانی تەواوەتی نییە پلانێک بخۆم دابنێم بڵم من ئیتر ئیش لەسەر جێندەر ئەەکەم، ئیتر ئیش لەسەر مناڵەکەم. هەر شتێک لە ناوە بم جوڵێنێ ئەوە کاری لەسەر ئەەکەم. تا چەندە پێت وایە نووسەر یان ڕۆشنبیریان هونەرمەندان پێویستە لەسەر ئەو ڕووداوانەی کە لە چواردەوری خۆیاندا ڕوودەدا بۆستن و بە دیوێکی هونەری یان بەنووسین جارێکی دیکە شرۆفێ بکەنەوە. بەڕاستی ڕازگۆ بم لەگەڵتا بەرپرسیارەتی سەرەتا لە خودی هونەرمەندیان نووسەرەوە دەست پێ ئەکات. سەرەتا و بەرپرسی لە ناو خۆتا هەبێ دواتر بیرەکەیتەوە چەند وەکو ئەرکێک هونەری خۆت بکەیت. هونەر و نووسین سەرتا وەکو ئەرکێک نایەت بەدەستەوە چونکە پرۆسەیەکە خۆت لەگەڵ خۆتایت، خۆت لەگەڵ خۆتای لەگەڵ گرێ دەرونیەکان، لەگەڵ چارەسەرەکان، لەگەڵ کێشەکانی دەرەوەیان خۆت کە ئەبی بە کێشە بۆ دەرەوە هەموو جۆرێکی تایە. سەرەتا وەکو پرۆسەیەکی هونەری لەوە دەست پێکا لە ناوە دەست پێکەوە ئەچێتە ناو هونەرەکەتەوە لە هونەرەکەتەوە ئەبێتە بەرپرسیارەتی. من بە بڕای من ئەمە شتێک نییە من خۆم نووسی بێتمەوە بڵم من بەو شێوەی ئیشەکەم بۆیە بە بەرپرسیارەتیەوە ئیشەکەم. هەستەکەم ئەمە لە کۆتایی کارە هونەریەکانە ئەم بەرپرسیارەتیە دەرەکەوێت. بەڵام بۆ ئەوەی کە بڵێ چەندێ زیندویت لەگەڵ کێشەکانی سەردەمی خۆتا بڵە هونەری هاوچەرخ بە تایبەتی کە من کارەکانم زیاتر هونەری هاوچەرخە وەکو ئەنستڵیشن، وەکو پەرفۆرمانس، وەکو دامەزراندنی گەلەری، وەکو پرۆژەی تایبەت و سەربەخۆ. بەڵێ ئەمانە ئەچێتە زمنی ئەو بەرپرسیارەتیەوەی کە لە سەردەمی خۆمە چ کێشێک هەیە هەتا من هونەرەکەم بۆ ئاراستەیە ببم. بەڵام سەرەتای ئەوەی کە بە تەختی دای بنەی بە پلانێک دای بنێ بڵێ من بە بەرپرسیارەتی ئیشەکەم تا ئەم کاتە من خۆم وا ئیشم نەکردووە. بەڵام لە کۆتاییە جۆرێک لەوەی تێ ئەکەوێت چونکە من لە سەردەمی خۆمە ئەژیم و کێشەکان لە سەردەمی خۆمە بە هونەردەری ئەبڕم. نوێترین پێشەنگات بە ناوی ئازاد بە کە لە 38 تابلۆ خۆی دەبینێتەوەنە. پەیامت لەم کارە هونەریەدا زیاتر چییە؟ ڕاستەکەی لەسەر مەفهومی ئازاد بە ئەم پێشەنگایم کردوتەوە لەسەر ئەوەی کە هەموو کەسێک لە ناوەوە بە خودی خۆشمەوە بێگومان سەرەتا لەسەر خۆم ئیشم کردووە. دەنگێکی نێگەتیڤ هەیە عادەتەن لە ناومانە کە نێگەتیڤەکە یا خۆمان لەسەر خۆمانی ئەڵێن یان دەوروبەرمان لەسەر ئێمە ئەڵێن و ئێمەش هەمان قسەکانی دەوروبەر بە خۆمانی ئەڵێنەوە. ئەو نێگەتیڤە ئەگەر یەک تۆز بە ئاگاییەوە دیقەتی خۆت بیت هەر لەو کاتەیە ئەتوانی لێ ئازاد بی. بۆیە وشەی ئازاد بم بەکارهێناوە بۆ ئەوەی من بتوانم لە ڕێی ئەم پێشانگایەوە باسی ئەو سات زۆر گرنگە بکەم کاتێک کە هەر کەسێک لەگەڵ خۆی بە نەگەتیڤی قساکە ئیتر خۆی لەسەر خۆی ئێڵە یان کەسانێکی تر لەسەری ئەڵەن هەر ئەو کاتە بە ئاگا بە لە بینی دوو هەڵبژاردنە هەیە یا قبوڵی بکە یا قبوڵی نەکە. من هیوادارم لە خۆمەوە دەست پێکەم کە هیچ کاتی ئەو نەگەتیڤیانە لەناو خۆمە دووبارە نەکەمەوە قبوڵی نەکەم. ئەم پێشەنگایش هەر هەدەفەکەی ئەوە بووە کە بە خەڵک بڵێم یان بڵێ من بۆ پرۆسەیە تێپەڕیوم.
ئێمە ئەتوانین هەڵبژاردنمان هەبێ لەوەی کە ئەو نێگەتیڤیانە قبول نەکەین و زۆر ئاسایی وەکو بگەڕێنەوە بۆ ئەساسی ئینسانبوونی خۆمان کە هەمووی خۆشەویستی و ئاشتی خوازی لە ناوەوەی خۆمان. لەناو پێشەنگاکەدا کتێبێکی تایبەت بە کارەکانت دەبینین ئەگەر زیاتر خۆ لەسەر ئەمە بۆمان بۆسیت و باسی بکەیت. ئەم کەتەلۆکە پێک هاتووە لە 392 لاپەڕە بە حەجمی گەورە. ئەزمموی هوەری 20 ساڵی خۆمیتیایە لە پرۆژەکان لە تابلۆکان لە پێشەنگاکان وەکو ئەرشیفی ژوایە و وەکو کوتلێک وەکو چی وایە؟ هەموو وایە. کەتەلۆگەکە شوێنی کۆکراوەی هەموو کارە هوەریەکانی ئەزمموی 20 ساڵ لەمە پێشی منە کە پڕە لە پرۆژە لە پەرفۆرمانس لە بەگشتی ئەتوانم بڵم کاری هەموو کارەکە سەرتاپای هوەری هاوچەرخە چونکە کار ئەکادمیەکان میتیانێکە لە پەیمانگا و کۆلێژی هوەر تەلەبەبووم ئەوانەمان دانەناوە. خۆشحاڵانە پەیمانگەی گۆتە هەستا بە سەپۆرت و چاپکردنی ئەم کەتەلۆکە لە دەرەوەی وڵات و بۆی هێنامەوە کوردستان. جارێکی دیکە سپاس بۆم دەرفەتەی بە ئێمە بەخشی بە هیوای هەمیشە کاری جوان بۆ تۆ. ئەمڕۆژ هاتینە کۆتایی بەیانی 24 هیوادارم کە بەڕگە و بابەتەکانی ئاڵۆتان بەدڵ بوو بێت و کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمە بەسەر بدبێت تا بە یەگەیشتنەوەیەکی تر لە بەیانی 24ێکی دیکە بەخواتان ئەسپێرم و ماڵەوە.